لێرەکانی هەفتەی چوارەمی خولی خوار 19 ساڵانی عێراق و لە کۆمەڵی یەکەم هەولێری پێشەنگ پێشوازی لە مووسڵ کرد. لا نوێ یەکەم و لەگەڵ ئەوەی تیپی لاوانیانەی هەولێر باڵا دەستتر بوو، بەڵام سوودیان لە دەرفەتەکان وەرنەدەگرت. لە دو ساتەکان و لە یەکەم دەرفەت مووسڵ بە گۆڵ یەکەم لە ڕێگای ئیبراهیم عەلی پێشکەوت. لا نوێ دۆمفشارەکانی لاوانی هەولێر دەستی پێکردەوە، یاریەکی تاکلایەنیان ئەنجامدا بەبێ ئەوەی بتوانن بە گۆڵ بگەن. لاوەکانی مووسڵیش زۆر بە ئاسانی لە خولەکی 73 لە ڕێگای محەممەد جەوادەوە بە سوودوەرگرتن لە هەڵەی گۆڵپارێزەکەی لاوانی هەولێر بە گۆڵی دووەمیش گەیشتن. لاوەکانی هەولێر نەیانتوانی بگەڕێنەوە جڵەوی یاریەکە و بە دوو گۆڵی پاک بە میوانەکەیان دۆڕان. بسم الله الرحمن الرحیم. بە هیوای بەختێکی باشتر بۆ هەولێر و هەزار جار پیرۆزە لایەنەی مووسڵ ئاستێکی زۆر باشمان پێشکەش کرد. لە داهاتوو باشتریش دەبین بە پێشەنجیەوە. ئینشاءڵڵا ئەوەی خێرە دێتە ڕێگامان لا بردنەوە و سێ خاڵ. سوپاس و ستایش بۆ خوا یاری ڕابردووشمان بردەوە. لە سەرەتادا هەڵەمان هەبوو، ستافی ڕاهێنەران چارەسەریان کرد. پیرۆزە لە ستافی ڕاهێنەران و برای یاریزانەکان و دەستەی کارجێڕی و داهاتوو باشتر دەبێت ئینشاءڵڵا. بەم ئەنجامە مووسڵ پێشەنجی کۆمەڵەکەی وەرگرت و کۆی خاڵەکانی بووە 7 خاڵ. هەولێریش بە 6 خاڵەکەی پاشەکشەی کرد بۆ خانەی سێم. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.